دیارە هەندێ لەو کەسانەی کە چاویان هەڵنایە بە بەرەو پێشچوون و زیادبوونی کۆمەڵی ئیسلامی هەستاون هەندێک کەسی نەفس نزم هەستاون بە دڕاندن و لێکردنەوە و تێکدانی ئەو فلێکسانە و هەروها لە شوێنەکانی تریش نەک هەر لێرە ئەم جۆرە کارانە دیارە کاری خەڵکی نەفس نزم و خەڵکانێکن کە خۆیان بۆ خۆیان هیچ نین بەڵام ئەو جۆرە شتانە بەڕاستی ئێمە سار ناکاتەوە بەڵکو زیاتر گوڕ و تینمان پێبەخشێ و زیاتر هانمانەدا کە کار بکەین و شەو نخۆنی بکەین بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی ژمارە ١٠٠ ئەو کەسانەی کە ئەو جۆرە کارانە دەکەن و ئەو جۆرە شتانە دەدڕێنن ناتوانن خۆشەویستی ئەم لیستە و خۆشەویستی کۆمەڵی ئیسلامی و خۆشەویستی ئەم شێرە پیا و شێرە ژنانە لە دڵی خەڵکی دەربێنن چونکە سوپاس بۆ خوا ئەمانە بە هەڵوێستی خۆیان و بە مەردایەتی و جوامێری خۆیان توانیویانە سەرنجی خەڵک بۆ لای خۆیان ڕاکێشن و توانیویانە ببنە جێی متمانەی جەماوەر و خەڵکی هەرێمی کوردستان. ئێمە بەڵێ بەڵگەنامەی زۆرمان لەبەردەستە بەڵکو گرتەی ڤیدیۆیشمان لەبەردەستە بە تایبەتی دڕاندنی ئەم فلێکسە لە داهاتوودا و لە داهاتووی نزیکدا ئیجراعاتی قانونی خۆمان دەگرینە بەر و سزا لەسەر هەموو ئەو لایەن و کەسانە تۆمارەکەین کە بوونەتە هۆی دڕاندن و شێواندنی فلێکسەکانی کۆمەڵی ئیسلامی.